گراونەتە بەر بۆی کە لە کاتی تێشکاندنی درۆنەکان زەرەر و زیانە گیانیەکان بەو شێوێ نەبێتن. وەک باسم کرد ینی جیا لەو دوو شوێنەی کە فڕۆکەخانە و قوسولخانەی ئەمریکا لە هەولێر چەندین گەڕک بۆی هێرشە درۆنیەکانەوە لە چەند ڕۆژی ڕابردوو درۆن دەکەوتە سەرخانووی ماڵەکانیان بەشێک لە درۆنەکان نەتەقیونەتەوە یاخود نەدەتەقاندرانەوە نی پێویستی بۆ بووکە هێزە ئەمنیەکان بۆ نزیکەی سەعاتێک ئەو درۆنانە پوچەڵ بکەنەوە و هەڵی بگرنەوە لەگەڵەوەش چەندین جار داوا کراوە لە هاوڵاتیان لە بەشێک لە شۆفێران ئەوانەی کە لە هەولێرن دوور بکەونەوە لەو شوێنانەی کە دەنجی درۆن دێتن یاخود لە کاتی تەقاندنەوەی درۆنەکان لە نزیک فڕۆکەخانە و قوسولخانە نەبن بۆ ئەوەی کە پاشماوەی درۆنەکان زەرەر و زیانی ژیانی نەبێت لە سەریاندا. لەگەڵەوەش بەشێک لەو درۆنانەی کا پێشووتریش دەتەقێنرانەوە دەکەونە بەشێک لە گەڕەکەکان بەڵام نی زەرەر و زیانە گیانیەکان تاواکو ئێستا بۆ شێوێ نەبووە. لەگەڵەوەش بەزادیانی جیا لە سنتەری شاری هەولێر دەوروبەری هەولێریش بە نمونە کۆیە هەریر و بەشێک لە شوێنەکانی ترکە دەکرانە ئامانج شەوی ڕابردوو بە هەمان شێوە شەوێک بوو کە زەرەر و زیانەکان بۆ شێوێ نەبوون. هێرشە درۆنیەکان ینی دەتوانین بڵێن کەمتر بوون بە بەراورد بە چەند ڕۆژی ڕابردوو. بۆیە لە ئێستاشدا ینی ڕەوشی هاوڵاتیان تا ڕادەیەکی زۆر ئارامە لەگەڵەوەش کە ڕۆژی ژیانی خەڵک بۆ پێیکە دەچینە نێو جەژنی نەورۆز و جەژنی ڕەمەزان ئامادەکاری خەڵک لە بازاڕەکان لە شوێنەکان زیاتر دەبێتن قەرەباڵغی لە بەشێک لە شوێنەکان هەیە ئەو ڕێ شوێنانەی کە ژیراونەتە بەروە ئەو ئامادەکاریانی کە خەڵکیش دەیکەن بەردەوامی هەیە و تا ڕادەیەکی زۆر دەتوانین بڵێن ڕەوشی هەولێر تا ڕادەیەکی زۆر ئارامە وەک ئەو کاتانەیە کە بەر لە هێرشە درۆنیەکان وەرچەندە لە کاتی هێرشە درۆنیەکانیش تا ڕادەیەکی زۆر شەقامەکان و شوێنە گشتیەکان ژیان تێدایان ئاسایی بوو بەڵام دەتوانین بڵێن لە دوێنێشەوە تاوەکو ئێستا بەشێکی زۆری شوێنەکان و ئەو گەڕک و ئەو شوێنە گشتیانەی کە هەبوون نی جم و جۆڵی خەڵکو و بەشێک لە فرۆشتنی کاڵا و شتومەکانیش تا ڕادەیەکی زۆر ئاسایی بۆتەوە. زۆر باشە قارەبان هەواڵێکی خۆشە سپاس بۆ زانێرەکانت. پارێزگاری کەرکووک دڵنیایی ئەداتە هاوڵاتیان لەبارەی ڕەوشی ئەمنی شارەکە و ئەڵێت ڕەوشی کەرکووک بەراورد بە پارێزگاکانی تر زۆر باشترە. داواشی کردووە کە هاوڵاتیان پارێزگاری لە ئارامی کەرکووک بکەن و ڕێگە بە هیچ هەوڵێکی ئاژاو جێڕینێن کە بێوێت ئارامی و ئاسایشی کەرکووک تێک بات. ئێمە پێکەوە جوانین و هەموو پێکاتەکان پێکەوە جوانین. کەرکووک ئەمڕۆکە لە هەموو شارەکانی عێراق دۆخی باشترە و تاکی دەکەینەوە جارێکی دیکە چەند لە نێو یەکتری یەکگرتوو بین ئەوەندە بۆ ئایندەی شارەکەمان و بۆ دانیشتوانی شارەکەمان باشترە. بوونی ئێمە ئەمڕۆکەش لە جامیعە هەر ئەوە گەێنێت کە لە هەموو کۆڕ و کۆبنەوە و مناسەباتەکان کە پەیوەستە بە هەموو پێکاتەکان ئیداری شارەکە بەشدارە بێتیدا. ئەمە خۆی لە خۆی مەسجێکە بۆ ئەوەی کە محتەمین پێیان و محتەمین بە هەموو خوێندکاران لەم زانکۆانەی کە لە سوندی داری شاری کەرکووکەیە. بەڕێوەبەری ڕاگەیاندنی وەزارەتی بەرگری عێراق ڕایگەیاند کە سوکاری شەیدانی هێزە ئەمنیەکان و بریندارانی دوایین بۆردومانەکان قەرەبووە کرێنەوە. هێزەکانی پێشمەرگەش قەرەبوو وەرەگرن. تەحسین خەفاجی بەڕێوەبەری ڕاگەیاندنی وەزارەتی بەرگری عێراق بە کورسان نیوزی ڕاگەیاند کارمەندانی هێزە ئەمنیەکان و پێشمەرگە قەرەبووە کرێنەوە کە بەهۆی بۆردومانە و بریندار بوون لەگەڵ وەزارەتی تەندروستی هەرێمیش لە هەمانگیان بۆ چارەسەرکردنی بریندارەکان. طبعا هذا توجيه القائد العام للقوات المسلحة لەسەر ڕاستپاردەی فەرماندەیی گشتی هێزە سەکدارەکانی عێراق سەردانی کە سوکاری ئەو کەرمەندانە کرا کە بەهۆی بردومانەکانی ئەم دوایە گیانە لەدەستداوە. سەردانی بریندارانیش کرا و سەردانی هێزەکانی پێشمەرگەی کوردستانیش کرا بە مەبەستی دابنکردنی قەرەبووی دارایی بۆیان. لە ئێستادا هەماهەنگێکی ئەزبەرز لەنێوان نوێنەرانی حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان لە فەرماندەی ئۆپەراسیۆنی هاوبەشەکاندا هەیە. وەزارەتەکانی تەندروستی عێراق و هەرێمیش لە پەیوەندی بەردەوامدان بۆ دابینکردنی تەواوی پێداویستە پزیشکیەکان مەبەستی چارەسەرکردنی بریندارانی سەربازی و مەدەنیش. دوای 15 ڕۆژ لە داخرانی
دەواازەی نێودەوڵەتی حاجی ئۆمەران جارێکی تر بەڕووی جموجۆڵی بازرگانی و گەشتیاری شاکرایەوە. داخستنی دەواازەکە ڕۆژێکی سەختی بۆ بژێوی کاسبکاران و شۆفێران دروست کرده بوو و ببووە هۆی بەرزبوونەوەی نرخ. بەڵام ئێستا بەکرانەوەی دەواازەکە سەدان کەس گەڕاونەتەوە سەرکارەکانی خۆیان و نرخی کاڵا و شتومەک و ڕەوشی بازرگانی ژێستا ئاسایی بووەتەوە. دەواازەی سنووری حاجی ئۆمەرانە دوای 15 ڕۆژ لە داخستنی ئەمڕۆ لە بەردەم کاری بازرگانی و گەشتیاری کرایەوە. لە ماوەی 15 ڕۆژە ئەو مەرزی حاجی ئۆمەرە داخرا بوو، شتومەت لە خوارێ زۆر گران بوو. 15 ڕۆژە وەکو ساختەرە لە ڕاوەستانە لە مارە بێکار بێ ئیش. ئێستا زۆر دڵخۆشین کە مەرزەکە کرایەتەوە ئەلحەمدولیلا. ئێستا شۆ سەرکەوتنە دەچینە مەرزی تەمەرسین بارەکان بار دەکەین. بەکردنەوەی ئەوەی ئەگە مەرزەکان بکرێنەوە هەموو تشتێک هەرزان دەبی، بەس ئەگە مەرزەکە قەپات بی شتومەک گران دەبی. وەڵا کاکە من لە ئێرانەوە هاتوو ماسیم پێیە، ئێستاش دەچم بەرە و خوارە دەڕۆم ئینشاڵڵا بەرە و شێلات بزێ. ئێستاش حدودەکان کردەوە بەس وەک جاران نییە بڵێ وەک جاران. هەراوە 20 سیارەتی دەکەن و گەرەوان هاتن دوایی دیکەی تێ دەکەنەوە. ئەو ڕێژە هەڵەباڵغی لەسەر ئێرە دروست ناکەن. ناوەڵا وەک جاران نابێ وەک جاران بڵێ وەک جاران. بەس ئێستا مەسەلەنەوە ئەمن یەکەم سارە کاتم سارەی کەش دەهات بەس لە ناو حدودەکەی ڕان ناگرن. جاران مەسەلەن کە سارەکە دەهاتن لە ئەوەڵی دەواازەی تا ئاخیری هەموو سارە بوو. بەس ئێستا بیستان تێ دەکەن کە بیستەکە هات بیستیکەی تێ دەکەنەوە. لە ماوەی ڕۆژانی داخستنی ئەو دەواازە سنووریە وێڕای بەرزبوونەوەی نرخی هەندێک لە کاڵا و ئەو پێداویستیانەی لە کۆماری ئیسلامی ئێران هاوردە دەکرێت لە هەمان کات هۆکار بوو بۆ بێکاربوونی ژمارەیەکی زۆری بازرگانان و شوفێران و کاسبکاران. من لە ئێرانەواتوم لە دەواازەی سنووری حاجومران باز هیچ مشکلێکمان نەبووە و سیارەکەم لەم بەرماوە هات بە سیارەکەم بەرمەوە والله هەر بە ئاساییت بە هیچ مشکلێکمان نەبووە. لە ڕزایە هاتم لۆ کوردستانی ئەقلیمی کوردستان هیچ سانایی نەبوو، ڕێگا خۆش بوو، هاتە چۆن بە سانایی بوو بە پیاس بە سیارەی دەتوانن بێن چه مشکلەی نییە، هیچ مشکلەی نییە. ئەو ڕێگایە قەپات بوو، ئێستا لێ ئەوڕۆ دەست پێ کردیەوە بیە هیچ مشکلەیش نەبوو، بە سانایی هاتە چۆن هەیە. دەواازەی سنووری حاجی ئۆمەران لە ساڵی 2008 وەک سنوورێکی نێودەوڵەتی لە نێوان کۆماری ئیسلامی ئێران و عێراق و هەرێمی کوردستان کراوەتەوە. بەپێی بارودۆخە جیاوازەکان چەندان جار ڕوبەڕووی داخستن بۆتەوە. ئەوەش هۆکار بووە زیاتر لە 400 بازرگان و 700 شوفێری بار هەڵگر و زیاتر لە 180 شوفێری تەکسی هاوکار سەدان کاسبکار بێکار بمێننەوە. دەستپێکردنەوەی جموجۆڵە بازرگانی و گەشتیاریەکان لە دەواازەی سنووری حاجی ئۆمەران دوای 15 ڕۆژ داخران ئەگەر هۆکارێک بێ بۆ دابەزاندنی نرخی کاڵا و کەلوپەل و پێداویستیەکان کە لە دەواازەی سنووری حاجی ئۆمەران لە کۆماری ئیسلامی ئێران هاوردەکرێ لە کاتێکیشدا هۆکارە بۆ دەستپێکردنەوەی کاری زیاتر لە 2000 کەس لە گەشتیار و بازرگان و کاسبکار کە لەو دەواازە سنووریە کار دەکەن. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، دەواازەی سنووری حاجی ئۆمەران. کە سوکاری ساڵح موسلیم سوپاسی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەن بۆ دانانی پرسە و ڕێوەڕەسمی ماتەمینی بۆ کۆچی دوای ساڵح موسلیم لە ئەڵمانیا بە بەشداری ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیانی کورد و سیاسەتمەداران و نوێنەری ڕێکخراوەکانی ئەو وڵاتە پرسەی ساڵح موسلیم ئەندامی سەرکردایەتی پارتی یەکێتی دیموکراتی پێیەدا بەڕێوە چوو و تێیدا باز لە خەبات و قوربانیدانی ساڵح موسلیم بۆ خەباتکردن بە گەلی کورد و داکۆچیکردن لە بەدیهێنانی مافەڕەوەکانی کورد کرا. کە سوکاری ساڵح موسلیم لە ڕێوەڕەسمەکەدا سوپاسی یەکێتی نیشتیمانی کوردستانیان کرد بۆ دانانی پرسە و ڕێوەڕەسمی ماتەمینی بۆ کۆچی دوای ساڵح موسلیم. ئاماژەیان بۆش کردووە کە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان هاوسۆزیان بۆ پەیەدە و خانەوادەی ساڵح موسلیم دەربڕیوە. لە شەوی 11 ئاداری 2026 ساڵح موسلیم لە تەمەنی 75 ساڵیدا لە نەخۆشخانەیەکی هەولێر بەهۆی نەخۆشیەوە کۆچی دوایی کرد.
دەستگای میدیایی کورتسات و ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان لە چوارچێوەی کەمپینی یەکدەنگ بۆ ڕۆژاوا هاوکاری داراییان پێشکەش بە 200 خێزانی ئاوەری ئەفرین کرد کە بە ئارەزومەندانە گەڕاونەتەوە بۆ زێدی خۆیان. لە پرسراوی لقی قامیشلۆی منداڵپارێزی کوردستانیش بە کورتسات ویزی ڕاگەیاند بە گشتی بڕی $20,000 هاوکاری بەسەر ئاوارەکانەدا بەشەکرێت و هەر خێزانێک $100 وەرەگرێ. وتیشی لە چوارچێوەی کەمپینی یەکدەنگ بۆ ڕۆژاوا زیاتر لە 30 تۆن دەرمان و 1000 قوت و شیر لە ڕۆژاوای کوردستان دابەشکراوە. Çarçovaya hemlaya bi yek dengîş bo rojava ya go saziya kursat ya raghandinê û rêxistina mindalparêzanê Kurdistanê pê rabûbûn ji bo danheva alîkariyan ji xelkên rojava re hin alîkariyên maddî an pere li ser wan koçberên Efrînê yên ku wê vegerin cih û warên xwe hate dabeşkirin. هیرو اما که مجلس عفرین در باسی دبستانین مد من هف مالبتی می دست مالبت که وگر عفرینه هیرو دست بحمله کرن یک دنگی دروج آوادا الیکاری و مالبتاتی کرن الیکاری مادیه. ام اسپاسیا یا حمله یک دنگ جبور روجاوا و خلک کردستان دسته وان صاحبه و رحمل ده و باوی وانگیابه ای بافل به ای کردستان گشتی به Malbatên yên got hatin ermanjgirtin di sed malbat bûn ji koçberên yên got wê vegerin cih û warên xwe îresin. Got her malbatek $100 Emerîkî wê bigihêje û ev yek bi hevrêzîkê bi Encûmena Efrînê ya koçberan e li bajarê Qamişlo birêve çû. بالکاریا مجلس عفرینی لباجار قامشلو ما پروژه ما گو ام بالکاریا دست مالباته گوا بریار خدایی وگرن عفرینی و در دور عفرینی بالکاریا ما دبنسیا کمپانیا یک دنگ بورو جاوا هر مالباتک $100 امریکی بگیجوا کاروان دیمین دست مالباتن هر مالباتک جوی دست مالباتی امی $100 امریکی آنا ام سروات توزیع دکن. پشتیوان êrîşên li ser her du gerekên Kurdî li Helebê û paş re ew êrîşên li ser deverên yên got bin kontrola Hêzên Sûriyayê Demokratîk de bûn zêdî 140,000 kes bûne koçber û penaber û pirîna wan ji xelkên Efrînê bûn. û saziya kursat û rêxistina mindalparêzanê Kurdistan bi hemleyekê rabûn bi navê bi yek dengî ji bo Rojava. û ta êsta 30 ton derman û 1000 qutî şîrên zarokan gihandiye Rojava. û vê carê jî $20,000 Emerîkî dabeş dike li ser koçberên Efrînê. Kampanya yek deng bo Rojava berdewam e di belavkirina alîkariyan li ser koçber û xelkên Rojavayê Kurdistanê û vê carê pere têne dabeşkirin li ser koçberên Efrînê yên got xwazin vegerin cih û warên xwe îresin. Dara berekat Kurtsat News Qamişlo. سەرۆکی ئۆکراین داوای پارە و تەکنۆلۆژیاکات لە بەرامبەر هاوکاریکردنی ئەمریکا و وڵاتانی کەندا و بۆ خستنە خوارەوەی درۆنی ئێرانی. ڤۆلۆدۆمیر زیلێنسکی سەرۆکی ئۆکراین لە چاوپێکەوتنێکیدا لەگەڵ کەناڵی CNN ئەڵێت تیمی پسپۆڕی ئۆکراینیان ئاراستەی 4 وڵاتی کەنداو کردو بۆ هاوکاریکردنی ئەو وڵاتانە و ئەمریکا هاوکاریەکرێت لە خستنە خوارەوەی درۆنی ئێران. تیمەکانیش لەدەیان پسپۆڕی درۆن و سیستمی بەرگری ئاسمانی پێکاتون. وتیشی ئۆکراین لە بەرامبەر ناردنی ئەو تیمە پسپۆڕانە بۆ وڵاتانی کەندا و داوای پارە و تەکنۆلۆژیا لە ئەمریکا ئەکات. ئەمەژەی بۆش کردووە رووسیا درۆنێک هاوشێوەی شاهید کە بە جیران دوو ناسراوە. دەیاتە ئێران بۆ ئەوەی کە ئەو وڵاتە لە دژی ئەمریکا وڵاتانی کەندا بەکاری بێنێ. لە ماوەی ڕابردووە لەسەر داوای ئەمریکا ئۆکراین ڕەزامەندی نیشاندا لەسەر ناردنی تیمی پسپۆڕی ئۆکراینی بۆ وڵاتانی کەندا و بۆ خستنە خوارەوەی درۆنی ئێرانی. ئۆکراینیش لە درێژەی جەنگی دژی رووسیا توانیوێتی سیستمێکی بەرگری ئاسمانی فرەچین پەرە پێ بدات کە تایبەتە بە خستنە خوارەوەی درۆنەکانی رووسیا کە زۆرینەیان درۆنی ئێرانی لە جۆری شاهید 136.
هەواڵەکانتان پێشکەشکرا خاتان لەگەڵ بێت.